خۆشەویستانی کەناڵی دیمەن تیڤی جارێک کە هاتنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی دانپێدانان ئیشەڵڵا ئاوا دەخوازم هیۆمەوارم بڕگەکانی ئەم هەفتەیەمان بەدڵی ئێوە بێت. زۆر باشە مامۆستا دەتەوێت نیوەکەی خۆت ببینی بزانە ئەو جارە خەریکی چ بەزمە چییە؟ ئەرێ ئەم نیوە من سێوم بینیوە لە تەکرێڵی ئەم نیوە لەوە چێت. ئەو نیوەیەکی و مامۆستا زۆر گەمژەیە. جیاوە ئەخرەوە حەقیقەتە مامۆستا. باش. بەڵام نیوەکی زۆر باششت هەیە دەبی شارازی پێوە بکەیت. سان کە خۆی باش بوو نیوەکەشی هەر باشە بێت. ئەوجە ئێستا دەمانەوێت نیوە خێرەکە لەگە نیوە شەڕەکەی دەست بە حیوارات بکەن کورە فریا بکەوە خەریکە نیە شتێکی زۆر غەڵەت دەکات. نابابە. ئارێ وەڵڵا حازری؟ زوو ئەکشن. یەڵا. هەم دیز شەڕەشم شێر و وەڵڵاهی بازە درامایەکدا بەزێ ئاکرم شەڕەشم شێر و تیر هاویشنە بە قورئان بە کەڵکی کۆمەڵگای ئێمە نایەت. شتێکی خراپیش پیشان بە پەیامان. مشتم بەرەبزام چی وە کردم؟ کاگە یەک دانەژەنی عەرەبم بۆ دۆزیویتەوە نازدار جوان باڵا قژ ئەڵێ ئەستا رازیم دەدەی وا رازی کاکە تۆمە هەڵاتە نییە خۆەوە یاری مناڵانیە کاکە تۆ ڕسمەکەی پێیە؟ ڕسمەکەی پێ وەرە ئەدەی بزانم وا دەدەی بە شەرەفی کاکە چەند نازدارە ئەرێوە چییە باوکە ڕێیتر لەمە دو قەیماغ ناکردم پەنیر ناکردم خۆی قەیماغ زۆر نازانە رازیم بە هەموو شتێ رازیم هەموو دەرەجەیەک ئەوی بەڵام کاک ئەحمەد دوو مەرجیە ئادی بزان مەرجەکانی چییە؟ مەرجی یەکە ئەبێژن یەکە بە تەلاق دەی ئەی دووەم مەرجی دووەمی لەبێ خانەکە بکەی بەنایەوە رازیم یەکسەر رازیم تۆ بڵێ بوو ئادەی ئەمە جارێکی تر خەڵاتانیانە ئای چۆن پولیان پێونا سیقەی نەماوە بە هەموو شتێک ڕاست آخر بەیانی حای من نەبەی عباد مستحیلە ئەمە دەستم نەکەی دەچینەیتە ئەحمەد بابە دەوازم لە بێنە دەبێڵە تۆزێ بژیم هەرە دەوازم هەموو دەقەیەک هەڵە بتیتە سەر دەوازم بێڵ بژیم تۆزێ کاکە لەگەڵ چی قسەکەی وەڵا لەگەڵ نیوەکەی خۆما قساکەم نیوەی چی حاڵی چی دانەیەک لە ناخمایەتیەکەی نیوەی خۆمە هەڵە سێو دانیشێت ئەوە نەکەی وا نەڕۆیت ئەوە نەخۆی ئەمە مەکە ئەمە ڕەشە ئەمە سپیە هەر ژیانی لێ تاڵ کردوم تۆ ژیانی لێ تاڵ کردوم بەخوا کاکە تۆ تێک چوویتە ئەوە تۆ چی تۆ تەواو نیت تێک چووم بەخوا تێک چووم کاکە ئەحمەد قسە لەم سەر خۆشە پێشەوەی من ئەوژنە عەرەبەت بۆ بێنم ئەبێت تۆ خۆدێک لایەکەیتەوە بچی سەردانی دکتۆر بکەیت کاکە تۆ حاڵێت دویتیایی تۆ تەواو نیت ئەها چۆن حیاوە بردم لە هەموو شوێنەکەوێ ئاوان پێ بکەیتەوە وەدە تۆ جارێەوە ئیزن بە بەڕێکە با دوو سێ قسە لەگەڵ خۆتا بکەم ناڕەسەن. دەزانین چۆن کاک سامانجان تۆ بڕۆ من خۆم دوای تەلەفۆنێ بۆ کاک ئەحمەد جان ئەوە من پێم وتی من ئەڕۆم بەڵام پێم باشە تۆ سەردانی دکتۆر بکەیت باشە زۆر تەواوم باشە کاکە باش تەلەفۆن ڕۆ کاکە لەبیرە نەچێ سەردانی دکتۆر باشە دەبڕۆ خۆم زۆر تەواوم ئەمە باشە ئەمە پێکردم ها تو خوا تۆ بەشەری ئەرێ بۆ بەشەر نیم منی ژەمێ وەکو خەڵک کاکە مناڵم هەبێ مناڵ بۆ تێ ناگەی تۆش باشە بۆ ئەوە نەپەلەکەی دەپەلەمەکە بە قوربان تو ویژدانە من پەلەم کردووە دەدانە ساڵە من چاوەڕێی مناڵم کاکە بە شەرعی هێنم خۆ عیب نییە خەڵک مناڵی هەیە بۆ من نەمبێت ژنێنم و باشە بە قوربان باشە حەزی لە مناڵە تۆ دەرفەتێکیکە بە خێزانەکە و بە بچرە لای دکتۆرێک من خۆم دکتۆرێکی باش پێزانم زۆر زیرەکە فاسێ بکەن ئەو کاتە بزانین چۆنە بێ دەرفەتی چی و دکتۆری چی بە قوربان من 50 دکتۆرم پێ کردووە کە مناڵی نەبێت چی بکەم تەواو من قەرارم ماوە ئەم دەرفەتە لە کیس خۆم نایەم ئەو ژنە عەرەبە ئەهێنم و هەرەهێن کورە دەدەست مەکەرە بە جووتە هاوێشتن بۆ ئەو پەلەیە ئەم جاریان بە قسەی من بکە بچۆ بەلای ئەو دکتۆرە کە من ئەدنێرم بزانە چییە باشە کاکە جان باشە ئەچم بەسەر چاو ئەی نێرمە لای دکتۆر ئاخر دکتۆر بێ ها دوایی پێی نەوتم ئەو ژنە عەرەبە هەرەهێنم کورە خۆ ئەحەی بڵێ کاک ئەحمەد چکە تۆ نیوەی منیت باشە باش تووڕەمە بە بەیانێتمە لای ئەو دکتۆرە ئەوە بۆ گریک چۆن نەیدیم دکتۆر ئەخر بۆ چێگری بزانم بۆ چێگری دکتۆر مێردەکەم دەڵێتەکە منداڵت نەبێت تەلاقم دەدات دۆژنێکی چیش دەینێت بابە گیانەوە هەڵە تێگەشتووە با من
هەواڵێکی زۆر خۆش بە تۆ بدەم. چییە دکتۆر؟ تۆ هیچ مشکلەیەک نییە، تۆ ئامادەی بۆ مناڵبوون. بەڕاستە؟ بەڵێ. بەڵێ ئەوە تا بە جۆرەی هەموو فەحسەکان تۆ هیچ کێشەیەکت نییە و ئەتوانی مناڵت ببێت. خوای ناشکرت. دکتۆر خوا بەڕاستە؟ بەڵێ من بەڕاستمە. دڵیابم؟ بەڵێ دڵنیا بە، بەڵام یەک کێشە هەیە. کێشەکە چییە دکتۆر؟ پیاوەکەتم بۆ بنێرە ژوورەوە ئەمەوێ بە تەنیا قسەی لەگەڵا بکەم. ئاخر کێشەکە چییە دکتۆر؟ با بزانم. نا ئەمە دوای بۆ دوایی بێ. دوای هەموو شتێک ئەزانی، بەس ئێستا پیاوەکەت بنێرە بۆران من ئەتوانم بە تەنیا قسەی لەگەڵا بکەم. پس دڵنیابە منداڵم دەوێ؟ بەڵێ زۆرش دڵنیاوە. بەڵێ. زۆر سپاس. سەرچاو. بخوا ئەم ژنێ من تازە مناڵی نابێت. ئەیادەی چی؟ باوکەڕ ئەو عەرەبەش ناوقەی باریک بوو. چی بوو؟ مەخۆی لەوەی ژێژم ژنەکە. چی بوو؟ والله بەشتەکانی پێدا. چییە؟ والله دکتۆر گوتی منداڵمان دەبێت. بەجددیدا؟ دەکوا دەبێنە؟ چی بێنە بڕۆ ژوورێ دکتۆرەکە ئیشی پێدا. منی باکرد؟ ویدی ئەحمە ئەو ویدیە لە چییە؟ ڕێکۆ پێ بکەوە لای دکتۆر. سلام علیکم. سەرچاوم. باش. کێڵێ. دکتۆر مژدە داینەوتی ئینشەڵا مناتانە بێ؟ بەڵێ بە تاکید. بەڵام جەنابەت نا. خێزانەکەت ئامادەیە بۆ مناڵبوون. هیچ کێشەیەکی نییە بۆ مناڵبوون، بەڵام کێشەکە لای جەنابتە. چۆن یعنی چۆن؟ بە پێم فەحسانەی کە ئێستا بەدەست من گەیشتووە، خێزانەکەت هیچ مشکلەیەکی نییە، ئەتوانێ مناڵی ببێ، ئامادەیە بۆ مناڵبوون. بەڵام خەلەلەکە لای جەنابتە، تۆ ناتوانی مناڵت ببێ. چۆن یعنی دکتۆر جان چۆن؟ چۆن یعنی تۆ ناتوانی مناڵت بێ، تۆ وجودی مناڵبوونت تیان نییە. بەڵام خوا گەورەیە، زۆرش خۆتم تەئسیر مەکە، هەموو شتە دای خوای گەورەیە، خوای گەورە مناڵەدا، خوای گەورە مناڵە باتەوە. کاکە هەیە 15 ساڵیشە زاواجیان کردو و مناڵیشیان نییە. عادێ ڕووم تێکە ئاسەیرێکم کە؟ لێرە وازم لێ ناهێنی دەبێ هێڵە ژیانە لێ تاڵ کردوم کردوتە بە زەهری مالێم. ئەوە لەگە چییە قساکەی کاکە؟ خۆ من بەس خۆم و خۆتیم لێرە. ئەوە نیوەکەی خۆم دەپی خۆمەزان دکتۆر ڕدا لێکەم تۆ وازم لێ بێنە. کاکە جان خەفەت مەخۆوە، زۆر کەس ئاوا بۆ مناڵیان نەبوو، دوایش خوای گەورە مناڵی داونەتێ. خۆ قابلە ئاسەری دنیا بە خوای گەورە بەڕەحمە. دەی بە پشتیوانی خوا دکتۆر جان، دەی بە ڕوخسەتی خۆت ئیشەکە نەبوو؟ وەڵاهی باشە ئێستا بەس خۆم و خۆت بووین لێرە، تۆ لەگەڵ چی قسە دەکرد نازانم. ئەوە لەگەڵ ناخی خۆمە دەردی خۆم بەس خۆمی زانم دکتۆر جان، من مەمنونی تۆم. زۆر سپاس عەزیزەتی کێشا. قوربان چاوەکەم. سەرچاو. یەک کەلیمە قسە نەکەی، یەک نەسیحەتم نەکەی، هەتا دوو جوملە لەگەڵ ژنەکە ماڵێم و ئێستێمەوە قسە نەکەی. چی بوو پیاوەکە؟ تۆ مناڵ دەبێت دکتۆر وای بێت، بەڵێ دەزانم. بەس خەتاکە لە منەوەیە. بەڕاستە؟ تۆڵی خۆتم لێکەیتەوە؟ لە مابینی ژن و مێردە کێ تووڕە هەیە؟ یعنی لێم جیا نابیتەوە؟ نا، باشیەکانت ئەوەندە زیادن کە خراپەکانت دیانینن لە ژیانم، بەس تا مردن لەگەڵ تام. تو خوا شەرم ناکەیت، تەریق نابیتەوە، داناوەشێ ها؟ ئێستا چیەکە؟ یەتی ژنە عەرەبەکە بێنی؟ ئەرێ دەوازم لێ بێنە، یەک تاڵ مووی قژی ژنەکەم ناگۆڕم بە هەموو ژنی دنیا. دەبەسە تەواو. ئەوە لەگەڵ نیوەکەی خۆما وازم لێ نانێت، شەو ڕۆژی لێ تاڵ کردوم. ئێ ئافرین، ئەوەنەش خۆ کەرمەکە. باشە زۆر سپاس بۆ. لەگەڵ کێ قساکەیەوە؟ ئەوە لە شوێنێککە بۆ بازەکەم وەختی ئەوە نیە، ئەوە نیوەی ڕۆحی منە، جارێ با بڕێن بۆ ڕێستۆرانتەی کە یەکەم لەحزە تۆم تیا ناسی، با بڕێن لێ برندوشلێکی سادە بۆ بانکەم. سادی چییە؟ سادەیەکی حەزەکەی گاو بۆ خەمە برنج. تۆ حەزە لە گۆشتی وێشکە؟ گۆشتی کەروێشکی بۆ خەمە سەر برنج، حوتێ بۆ کڕم، دەبا بڕۆین؟ دەدەی یەڵڵا؟
مامۆستا کابراەک دەڵێ ئیش وەکو خۆڵ وایە ڕۆژ نییە ئەمن 2 ملیۆنان پێیانەکەم سیرکەن بزانن چی ئیشەک دەکات باشاخت چۆن وەکو خۆڵوایە من کرێکاری داما و ئەناسم هەتا ڕۆژی ئیشێکی دەزەکەوێت 10 ڕۆژ بە بەلاژ لێت وەڕات ئەو پیاوە وانە ڕۆژانە 2 ملیۆن ئیش دەکات مامۆستا با کەشف نەکەم نا با کەشف نەکەم حازری ئەرە وەڵا ئاکشن یاڵا شانسی من نییە دەدەی سارەیەک بابێ خۆم کەم بەژێریە لولم کات 200,000 لێوەگرم ئەوە قاچ خەمە ژێر تایەکەی شتێکی لێوەگرمە ڕۆ هیچ واوان پێیان نەکرد چی بکەم نازانم کورە هێڵە دەی ڕسق بەدەست خوایە ڕسق بەدەست خوایە وەنەوشەیەک هەبووە خۆم کردای بەژێریە 12 ملیۆنم لێ وەرگرتایە بەس حەقوکەر نەکەی خۆکەی بەژێر تڕێلەیەەکە بووکە بە قیمە بە عەرزەکە و بە خاکە ناسکۆکەنەوە دوای پارەکە بۆ خەنە ئیشەوە سارێک هاو با بڕۆ قورب بەسەرم ئەی باوکە ڕۆ وەڵی ماڵم وێران بوو کاکە گیان برام کاکە گیان ئەستە بە قوربانم ئەستە دەر بمە خرتخانە ئەستە گیانەکە بەکە کاکە گیان چاوەکەم سوار بە قوربانی چاوت دەبم ئەی باوکە ڕۆ ماڵم وێران بوو بەخوا ماڵم وێران بوو بەخوا ماڵم وێران بوو کاکە ئێستا گەیمە خەفخانە قوربان دەبم خوایە جان چیم بەسەر هات خوایە یا ڕەبی خوایە بەس نەمرێ خێرابی گەێنمە خەستەخانە ماڵم وێران بوو بەخوا پێغەمبەر هاوار خەسەخانەی چی بابە من ببۆ خەسەخانە ڕاوەستا کاکە جان ماوی هاوم خەسەخانە من وەرناگری هەرچی ئێسقانم هێر شکاوە کوڕە قوربانە دەبم چی ئەڵێ بەسەر چاو قوربانە دەبم تەواو لێ بوومەوە من تەواو بووم بەژێر سیارەکەوانێ بۆ لێکردم بۆ ماڵی وێران کردم ئەی چی بکەم بە قوربان ئێستا من وەڵڵاهی جاسە بووم بوومەوە خەسەخانە پۆلیس یەکسەر سجن دەکا ئێ وەڵڵاهی ڕاستەکەیەوە هاتم شکاوە سێ چوار عەمەلیاتم پێویستە ئەم هەموو پارەیە بۆ لێسەرن جا بۆ لەم سەرەوە خۆمان مەعاملەیە نەکەین و ئاوەکو براو ڕایکەین و ئەهوە نییە ها معاملە ئێستا بۆ نمونەگەر من ئێسقانی ڕانم شکابێ بەخوا عەمەلیات کرێن عەمەلیاتی 500,000 لێسەرن وەڵی وای ڕاست ئەی چۆن لەوانەیە پاراسویەک بە 500,000 نێتە تایمەها چوار پاراسوم شکاوە هەرەوە 2 ملیۆنەکە ئەی چۆن وایە وە نییە جا ڕێکەوێن و شتێکم بەرێ و باقی وە سەلام و ئەخر وەڵی منیش وەزعم باش نییە نازانم دقی رووسیا بمە بۆ خەستەخانە بە یەکەم جار سژنێکن لە سژنای ئینشەڵڵا ئەڕزەیت ئەم هەموو عەمەلیاتە بێ یەک لە سەرێک سەفتە پارە دەرکەیت چاوەکەم قوربانە دەبم نانە چاوەکەم ئەمریکا تۆمە بە قوربان قوربانم ئەمریکا بەسەر چاو وەڵاهی 2 ملیۆنم بەرێت لێو خۆشە بم چی بکەم وەڵی کاکە 500,000 بەسە 2 ملیۆن زۆرە بەخوا 500,000 لێ خوڕ بۆ خەستەخانە با سژن کردی لێ خوڕ کاکە گیان بە قوربان ملیۆنەکە دەدەمێ باشە ملیۆنێ کاکە یەکتنی عەمەلیات بێ لێ خوڕ بۆ خەستەخانە ڕزا لێکم کاکە وا مردم ئازانی چی ویژدانە دەبێت تۆش کاکە ملیۆن و نیوە کە دێمە بە قوربان باشە لێ خوڕ بۆ خەستەخانە ئەڵێم 2 ملیۆن یعنی 2 ملیۆن کاکە گیان 2 ملیۆن چی بکەم ئەی هاوار تووشی بەڵای خۆم بووم ئەیکوا دەبێنە ئەبێ لە ماڵەوە بدەمێ پارە دەکێرا لێ خوڕەنەوە تووشی نەزیێبم باشە کاکە دەبڕۆ کاکە گیان واشم پارەکەت بۆ دێنم بە قوربان باشە قوربانم یەک تۆز خێراکە باشە گیان زۆر هیلاکەم خەمە نەبێ ئینشاڵڵا هەرێ وا هەرچی بڕغ و سەمونم هەیە سلاک بووە دەبڕۆ خوا ڕزقەنێرێت تۆ زوو وەرەوە هەرڵێن ئیژ نییە و ئیژ نیەم هەمووینە ئەوە تا خوا ڕزقەنێرێت و خوا ڕزقی بەخێرمان بیت ئەی ئیژ نییە خ 2 ملیۆنەوە نەهێنێ وا تەخیر بوویت ناتبینم ڕۆژێ ئەگەر بەرانە ناتبینم ڕۆژێ شادی ئازارێکم بۆ هاتووە لە ناو پەنچکمەوە تەسەور ناکەی پارەکەم هێناوە پارەکەیە ئەرە وەڵا دەرگایان بۆ بکەرەوە من جانم ئیش ناکە حاڵم شڕە وەرە جانەکەم وەرە حاڵم شڕە ئەتوانی
يا الله يا الله يا الله يا الله يا الله أزال یەک جومگەم بەساغی نەماوە أزال پارەکەیە أو بارك يا بقربان ئەو بووە زۆرە آخر همي بينجي والله ئەی 25 نەبوو نبى قرآن بخوا وش بقرزم دانا أبو بيدمو خوازانێت چەندێکی بۆ قەرزەکەم ئێستا بۆ عیم عملیاتی دنیام پێویستە إيوه يا راتك إيوه ئەڵێم ئەی تا سەرجادەکەم نابێت ئاوا آخر والله ناتواني دقينا خۆم تەکسێ وەگرم إيه ده ئەوە باش شەقە ڕم ده باش کاکە گەردنیشم ئازاکە برو قرن ده زابي گەردنی تۆش ئازابی برو سر تشاو تا لە 100 ملیۆن تۆپەی سمتمە دەرچووە ڕۆی دەی خوای ڕزقێکی جوان بنێریت دەی سارێ خۆم خەمەژێری نازانم خەڵکاڵی ئیژ نییە ئیژ نییە چییە وەڵا شەق لەو بەردە هەڵڵا ئیشی تیا هەیە ئەوە تا من ڕۆژی 1 ملیۆنم دەزەکەوێ بە 1 ملیۆن لەم یەک ڕاکە بۆ خارج و نازانم چی لە بەحری ئیجیا خۆ بخەنکێنەوە لەو سەریشە و گرگرگر نەکبەتێکە بۆ حکومەتە حکومەتی داما بڵێت چی تۆڵی سەیتەرە دانرابێ وا سیارە دیارنی ها سیارێکی ڕەش هەر قەزان لە ماڵم با خۆم کەمەژێری دوعانی چەور و بەلەزەت كاكا بقرآن مردوه ما تشيبكم اي هاواري ستشيبكم كازيار توش مشكلة ابا وەرە یاخوا ئەگە بڵێم خوا عەفو نەکا گوناح مەگات بەڵام مستحەقی ئاوان لێ بێت ئەمە ئەوە کەسابەتەکەتە ئینشاڵڵا خوددا عەفوی ناکە وەنییە خرەوە دیتە چی لەو پیاوە داماوەی کرد هەر گوناحیشە پارەی لۆ قەرز دانابوو 3 ملیۆن بوو هەو پارەی هەموو لێ وەگرت 3 بیان 2 بوو 2 ملیۆن بوو ها 2 ملیۆن بەس هەیە نییە بە ئانقەز کار و کاسپی نییە گێچەڵ بۆ عالەمەکات خۆی بە ماتۆڕ یا بە سیارێ خۆی کابەژێت قاچێک کاتەژێت تایەکە بۆی لەو سەرەوە داغانی کە هیچی پێ نێڵێ وڵی ئەمە گوناحەمەکەی ڕاستە بەداخەوە مامۆستا دەتەوێت گەمشەترین پیاوی دنیا بناسیت شتی وا هەیە هەیە وەڵا حەزەکەم بزانم دە سەیری ئەو دیمەنەی بکە ئەرێ کاکە دیارید ئەوە لە کوێی ئەرێ کاکە دەستەردانێکمان کە ڕۆژێ وێندارێکمان بکە ئەرێ هەر بێ من بێم بۆ لای تۆ کاکە تۆ لەو مۆزوع گەڕێ ئەو عارفات ئەو کابرایە بینی عارف چێ ئەوە ئەوە هات ئەی بینی خۆ چییە؟ کابرایەکی هەتا بڵێ بێمێشت بێعەقڵ کەلەپوت گەمژەیەکی تەواو گەمژەیە بۆ لەبەر چی؟ ئەم کابرایە پارەی ئەدەیتێ پێنجێک لەم دەستەدانێ هەزاریەشی لەم دەستەدانێ ئەوە بۆی ڕاگرا هەزارێکە بە پێنجەکە نابە چۆن شتی وابێ؟ بەخوا کاکە ئاوایە بەخوا بێبێ ئینسانەوە بێعەقڵ بێ من پێ دەڵم هەتا بڵێ گەمژێ گۆرە بۆ خاتری خواشتی وا چۆنە بێ خەڵکەوەنە بێعەقڵ بێ پێنجینە بە هەزاری بەرێ گورە بەخواوە یەک تاڵە ئاوا لەگەڵ منەکە پێنجێکی بۆ ڕاگرم هەزارێکی بۆ ڕاگرم هەزارێکە بە پێنجەکە نابە گۆرە تا بڕە بۆ خاتری خوا وەڵاش دیێڕوا ناکەوە یعنی باوەڕ ناکەی وەڵڵی ناو وەرە وەرە عارف وەرە ئەوە دەتا بە چای خۆ دەیبینیم زانە وایە تەرەرەم بەرەرەم بەرەرەم تەرەرەم ئەوە هات تەرەرەم بەرەرەم چاکە شکر بەخێر بێ عارف بەخێر بێ باشە شکر دەسەمان لە تەماشاکە چاکی شکر بەخێر بێ تەرەرەم لە چاو لێ بێ باش تەرەرەم عارف ئەم دوانە کامەتەوێ تەرەرەم خواحافیز شێم وت وا بوو من ئەڵێم گەمژەیە ئەو کابرای عەقڵیەیە من پێم نەوتی گەمژەیە لا حول ولا قوة إلا بالله كل والله زول بيعقله على كلنا هو بخۆت بە چاوی خۆت بینیت بەرحەڵ کاکە من ڕۆم درەنگە ئیشم هەیە ئێ
ئەم جارە لە مەزرعەکەی خۆم داواتەکەم باشە؟ عزیز نییە بۆ خۆیان نەیعەزبە. وەرە کاکە چۆن نایم کاکە مەزرعەی خۆمە مەزرعەی برای خۆم. تۆزەی شمێ بچم بەلای شەکە. باشە جان سەرچاو. ئاخە چاوەڕێ دەکەم بێ ها. نا بێخەمە تەواو بێخەمە. تررم بررم تررم بررم ترجع يا خالد كيفي شلوني عارف؟ هكا بنيازي باش بم أأمن النعم بس باش يخومك ورە بابە ناخۆم نا عافێتی خۆ بێ من هاتووم یەکشتە لێ بپرسم شيء تررم بەرێرم بەس پێم بڵێ من ئەمڕۆ سەرم لە شتێ سوڕما یان محەممەد بیعقڵا یان تۆ بیعقلی وبعقلي احترامي خوم كده ها کورە بابە احترامی خۆمەگرم بەسەر سەر و بەسەر چاو بەس پێم بڵێ محەممەد دەڵێ یەک ساڵێکە من ئەمە تاقیدەکەم پێنجی بۆ دانی لەگەڵ هەزارێکا بە بەس پێم بڵێ بۆ ئەمە معنای چی وري من توزك عقل با وكو كاك حمام مبا اكل بينجي كبرم يك جار وطاوتر نام ماك والله همو رجع دجال بان مكابو رفيقاني شرك ابويا من هزارك ابا اي شلون والله آفرین يا زمن كم زنيا رفيقك والله برام ئێستا محەممەد بیعقڵە و تۆ عاقڵی هو مسألة شەر بێ محەممەد بانگە نەکەم بۆ مەزرعە بۆ میواندارێکش ما ڕوخسەت هەیە كيف تێرەرم ايه تێرەرم بالروح ما قال رفيقي حما نبي لو قام جتل بللم 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 مامۆستا عارف عاقڵتر بوویان ئەوەی تر کورە بابە تۆ ئەبوو بوو تا زیرەکترین کەس لە عالەمە ئەوە زیرەکترینە ئێوەڵە نییە ئاگات لێ بوو کاک محەممەد پێی دەگۆدەوە گەمژەترین پیاوە کاک محەممەد ژوێنە نەبێ و خۆی گەمژەیە ئەگینا جوابە ڕێز بەڵۆ کاک محەممەدی و باسی دەورەکەی دەکەێن تەورەکاڵم زۆر باشە کاک ئەحمەد ژنێک بە پیاوەکەی دەڵێت تۆ ترسنۆکی ناوێریت پارە بخەیتە ناو مەعامەلەوە چونکە دەڵێ تۆ هیچ کاتێک هەوڵ نادەی لە دوکانێک دانیشتی دەرێ خوددا هەر ئەوەندە ڕستقەی دەدا بزانە ئەو ژنە قەنەعەت بە پیاوەکەی دێنیتن مەعامەلەی بکە یان نا واللهی ئەمە شەدە لەوە چێ خۆش بێت لەوانی کە خۆش نەبوون بەرە والله بەس ئەها ئەمە نییە ئەترسێ و نازانم چی و بزانم کامیان قەنەعەت بە کامیانەکە من خۆشم حەزەکەم بیبینم یاڵڵا حازری ئارە والله ئاکشن ئەو چیەکەی پیاوەکە چیەکەم هەر بۆ ڕاگەم ئێوە مەوادی کارەبایی بۆ من سەقەتکەن و منیش چاشی کەمەوە وەڵا ئازانم ڕۆژێکی کارەبا لێت دەدا وشکە دەکا من کارەبا بمگرێ وشکم کە ئەیچ من اختصاصم کارەبایە ئەها سەیری کەژنەکە ئەمە ئەوە دانێت چیە بێنێ ئەم دووارە لە یەکتدا ئیشەکە ئەها ئای ماڵێنەوە ئای ناڵم کارەبا دەدەگرێ وشکی دەکە پیاوەکە خەتای خۆم نەبوو خەتان وایە بوو ئەها لێرەوە ڕووتاوە کە دەستی لێ ئێ بە خوشکم بێت ڕێک هینە بێت ئەوە دەلێکەڵێ وازم لێ هێنا واسی لێ بێنە واز سەد مۆزوعی لەوە زیاترمان هەیە ژنەکە شکر مرتاحی ها زۆر مرتاحم نازم نوعێکی لە چی ئەڵێ مرتاح نیت نانیم بۆ ئاخر خانووە هەمانە دوکانە هەمانە ماشەڵا سیارەیە هەمانە ئیتر لە چیمان کەمە لە هیچمان کەم نییە دیارە وڵا لە هیچمان کەم نییە تو یەکشت ڕازینی چییە مشکیلەکەت ئەتو پیاوەکە واز لەو مۆزوعانە بێنە وەرە ئیشێکم پێدا ژنەکە خۆش تا مناڵەکان نەچوون بۆ مەکتەب ئەتوش هەر فکرت دەچێت بۆ شتی خراپ ئەوە نانا ئیشێکی دی تایبەتم بێتە تایبەت بەقێنە بەس خصوصی نەبێ ناوەڵاهی هیچ ژیانمان خۆش نییە بۆ حیز دڵخۆش نیمە ئەی نەوەکو جەماعەتی نەسەفرەن سەفرێ نەخۆشین خۆشیە نە هیچ شتێک ژنی جەماعەتی هەموو دەستا لێ ڕەتایرە بازنی تێدا ئیمەشیت هەموو بەوانەوە شەی لەگەڕێنە بەجی کلاس و نازانم زۆر چییە بەچی بوونەتە کە چێ ژنەکە ئەوە تاشکول لەخوا بە زیابێ هەمانە خانووی خۆمانە هەیە ئەوەشی نییە کرێت چییە پیاوەکە
ئەتەوەی ژیانت بگۆڕم ئارە وەڵا بەڵام نابێ بترسی ترس من بترسم من پار شێرم دی نەترسام ئەشەمی لە تۆزە ژێرم تەڕووی هیچ نەبوو ئەو ترسانە ناڵێم ترس لە مەعاملە ئەڵێم ترس لە پارە پەیداکردن ئەڵێم ئەی ئەوە نییە دوکانمان هەیە ئای دوکان چێ بە دوکانی پێگەشتە تاکو نێمە پێ بگەین ئەوە تا تەمەشاکە سامانی برام لە دوکانێکی ڕاچوو دوکانەکەی فرۆش دای بە عەرز عەرزێکی دا بە 2 عەرز 2 عەرزەکەی دا بە 3 عەرز ئێستاکانش تەمەشاکە چۆ دوێ لای چاکردو ئەقاراتی داناوە بەڵام ئەتوو ترسەنۆکی ترسەنۆک ورە ترسەنۆک نیم ترسە پاقلەش نیم بەس دەترسم زەرەرکەم دوای قوڕی گوێکم بەسەر خۆمە باسی زەرەر مەکە بەس مردن زەرەرە ئەوەی دیکە هەموو بەدەست دێتەوە خوا باسی مردن مەکە زیڕەم کردو لە قەبر و قەوڕ وشت ئەوە چەتی و عاجز بووی ئەوە هەموو خۆشەویستێکت بوو ئەو هەموو وەفایەکت بوو ئەو حرەکاتانە بۆ مەکە من تەحمل ناکەم ئەم سوولانە بە کەڵک ناین دڵی تۆم بۆ ناشکێ ئاخ و دڵ ئەستاگەم ئاخ ئەو تەلەفۆن بۆ سامانەکەم ئەڵێم وەرە خانووی ئازوو شتەکە دوکانەکەت بفرۆشە باشە چی لێ بکەم چی لێ بکەم ها بە قورئان ترسم زەرەر بکە بۆی ناکەم بیدە بە من وڵات جەڕەسە ئەم قسە لەگەڵ ئەلۆ الو کاکەجان چۆنی تۆ چۆنی ئەحواڵە وەڵا کاکەوە تەلەفۆنمان بۆ کردبووی مۆزوعایکت پێ بڵام فەرموو بە قوربان لە خزمەتە ها توش دوکانێکت بوو ماشەڵا لە دوکانەکەی ڕا ئیدی ورد گرت و ماشەڵا ئێستاکان ئەخاراتی خۆت هەیە بەڵێ بەڵێ وابوو ئەمشتم وەڵاهی ئەو خانوێمانەوە لەگەڵ دوکانەکەی ئەگە بۆمان بفرۆشی و بۆمان لە کارکەی وەکوی خۆت بەشکە مەمەش بەجگایکی بگەین وەکو تۆ ڕێ باش شەقەی چێکە بەسەر چاو ئەی کاک ئەحمەد ڕازیە ئەرێ وەڵا ڕازی خۆم ڕازی یەکەم ئەی باشە بە قوربان بەسەر چاو حەزەکەی خۆم شەویە مەماڵەوە قسەی لەسەرەکەین باشە ئینشاڵە دەوەرە خواردنێکی خۆشی ستا دەکەم بەیەکەوە دادەنیشین و لە دەوری یەکتر ئینشاڵە بەشک و کارێکمان بۆ بکەین ئێ ئیشەڵا بەسەر چاو وەڵا دەمێکە خواردنی دەستشم نەخواردووە پێم خۆشە دێم و شەو قسەی لەکەین و خێرە بە ئیشەڵا دەوەرە بەخێر بێ سەرچە ئەو پێم کوت یاخوا عاقبەتی خێر بێ نانە کاکە لە خۆتانەوەیش سەر بەخۆ مەکەن باشە هەچی من نەموت قسەیتیان نەکەن دەستکاری شتێک نەکەن کامە سێشقەکە ئەی باشە سلام علیکم سێشقەکە وەک پێتانم وت یەکی لە 10 دەفتەر کەمتری نادەن باشە کاک سامانجان ئەی ئەرزەکە بە چەند 30 دەفتەر کاک سامان 30 دەفتەر دەستان خۆش بێ باشە خراپ نییە مشکلە نییە کاکە ئەو ڤێلاکەی ئەوەی سیدی پارک بە هیچ شێوەیەک نایفرۆشن باشە نانای دەنێ مشتری چەورترم هەیە باشە کاکە دە باشە دەی کاکە دەی دوای خۆم خەبەرتانە دەمەوە کاک سامان ئەو سەگەڕەتان کردووە پڵنگە یەک نەوە ڕاوی نامە ڕۆحم چووە تۆ بۆ لێترسی سەرچاو بەخێر بێ ئەو چییە ئەمە چیە لەسەرت تۆ نازانی آخر مۆدل سیارم پێ وەسە ماتۆڕم پێ شەڵا بەتحیش بووە اینجا سیارێ بۆ ناکڕی جەگۆ پارە تا پێهێشتم یەک دینارم پێنێ من 5 مانگە کیرەخانوم نەیاوە اینجا چی بکەم من چی بکەم خۆم قەرز دەبژێرێنیم کاکە ئەو بۆ چێگری دینارێکم پێنێ کاکە کیرەخانوم نەیاوە 5 مانگەم بەخوا یکورە عیب ناکەی تۆ پیاوی بۆ چێگری چی بۆ چێگری کاکە من لە خانووی کۆما بووم ئیسراحەت دانێرتە بووم نەکرێمەدا نەهیچ لەتە دوکانێکم هەبوو دوو عانم پێیاکە ئەوەش نەما بەردەبڕە ترسنۆک تیجارەت وایە ئێترە بێت تەحملت هەبێ سەبرت هەبێ قوربانی بۆ بدەی خۆ لە خۆ پڕێک نابیتە کوڕێک کاکە آخر کەی یەکەی سەبرکە ئەرێ عیب ناکەی ئەگری تۆ کوڕکاوی تۆ پیاوت پێڵێن بۆچی ئەگری پارەم پێنیە ئێمە چی بکەم ئەی هەرچی هەبوو نەمکرد دەچی تۆوە وەردە بەسە کاکە ئەبێت تەحملت هەبێ ئەم گریانە بۆ چییە ئەم تەحمل هەبوو بەچی کاکە من ئێستا ئیشم هەیە بێ بڕۆم برام ئیسمێتی بەخوا ناڕێ ناڵم بڕێ وەختم نییە کاکە من ئەڕۆم دوایە بینەوە من 5 مانگە کیرەخانوم نەیاوە نەڕۆی کاکە بە قورعانێکم بارە بۆ خوا خۆمە زوو لێرە على حساعەیە پارەم نەیەتە نەڕمات وەڵی تەوا من تەحملم نەما لێرە پارەم پێویستە کیرەخانوم نەیاوە کاکە یەکۆی کاک من 4 مان کرێخانم بۆ نەداوی ئەم مانگەم بۆ بە کاکە عەلەقەلە مانگەم بۆ بە وەرە بەر هەتاقی کرێخانم بۆ تۆ بدە بەخوا خۆمە کوژم بەخوا خۆمە کوژم بخوا لا حول ولا قوة إلا بالله چەندێکە 250 ئەی من نەمکری بە 200 بۆت ئاخر 50 بۆ مۆلیدا ها
بڕۆ جارێکی تری خەم پێ نەگری باشە خۆ معقولە من ئیسە ئیشمەیە ڕۆم دەی باشە دەی خواحافیز. نەبردەی چۆن خۆت و خوشکەکەی ئاوا قورتان کرد بەسەر منە خوا خێر لە خۆتان نەبێنن باشە کاک ئەحمەد لە ماڵەوەیە ڕاستە کاکە ڕاستە کاک ئەحمەد لە ماڵەوەیە نەوەڵا لە ماڵەوە نییە بۆ کرێخانەوە کاتوم ئەخ لە ماڵەوە نییە کاکە من ئێستا تەلەفۆنم بۆ برادرێکی کردوتی وا لە ماڵەوەی لە ماڵەوە نیە کاکە لە ماڵەوەی، لە بابە قوزە جان. ناژوورێ من ئەڵێم لە ماڵەوەی وەڵێ لە ماڵەوە نییە سميرة أميرة أري كل ما قاشة فنيرة كل ما قاشة فنيرة هات. شي هات سام خانم أو كررت شيء كم نجوم شيء كم نجوم مشاري تو إيرا ألير لا لا زود دري عشان بكلك من وري إيرا مشاري وهذا إيرا أجا بريسياري كم فرد ترشة باشە دبر لك بلا سفري كردوا أحمد أحمد لە ماڵ نە کاکە ئەحمەدی چی بابا خۆم دیتم ئێخە لە ماڵ نیە کاکە لە چی ئەگەڕێتەوە بینیم بۆ خۆم بینیم کاکت گیانە ماڵەوە مەگەڕە کاکە ئەم کابرای لێرەیە لەم ماڵەیە لەکوێیە دی بۆ ئەوە چیەوە ئەو فەردە ترشە فەردەترشە قلت بخور بيجينا توزيع ئەوە ئەحمەد تێگەشتی كاك محمد هاتي ئەرە وەڵا هاتم سياسة کاکە اسم تلفوني بو بكم وەمزانی نەخۆشی وەڵا يا اخويا بخير کاک ئەحمەد چۆنی ساتشاو يا اخويا بخير ئەحواڵێ باشي شكر دشنا كتشاك ما بقولين تشايك ولا خوشة وەختی چانییە اه بۆ کرێخانەوە هاتووم كذا قانون ئەرە وەڵا والله هي نية نییە خد بيم نية قبيلة شيء تجيب ام كوجي بەبێ کرێخان و لێرە ناچمەدەنەوە باش تجيب يقدر بعد تلفوني بكم فەرم يقدر فەرم تلفون بو سامان كم سامان او والله عثمان او سامان کوڕەوە سامان ديتها لي قرا جوابنا انت هەلو باشی الو كاك سامان شوني سەرچاوم تۆ چۆنی كاكا جان على الفور 400,000 بۆ بنێرە ئیشم پێتی ساحەبخانەکەەوە تا لە ماڵمان دانیشت کرێخانووی چی ئەی باشە من 5 مانگی پێشترم بۆ نەدای لەکوێ بێنم کاکە نیمە نایدەم هی کاکە نەما چێ بە قوربانم ساحەبخانەکە لە ماڵەکەمانە دانیشتووە وەڵای گوناه دەکا غەدر لە من یەکەیتەوە کاکە تۆ ئیش نازانی تۆ سەبر و تەحملت نییە معاملە ئەوهایی تر ئەمە بازاڕە کاکە جان بە زەرەریش بێ ڕازیمە و عەرزەم بۆ بفرۆشە چییە فڕۆشی کاکە ئێستا بازار باش نییە بازار زەعیفە کاکە کاکە من بە زەرەری فروشم تۆکە چییە چە دەکا هەر نزیکەی 4 دەفتەرێک ئاوا ئەکاو ناکە گورە ئاخر بێویدان 12 دەفتەرم پێیاوەسە 4 دەفتەرەکە کاکەی ترەوە معاملەیە بازار ئاوایە تۆ لە ئیش و کار نازانی لەو بابەتانە ئەشەم بالله بۆ ئەمەیان ڕاز دەکەی من لە کەسابەت نازانم بەڵام یەک شت ئەزانم خوشکەکە بنێرەوە ماڵی بابت دەڕۆ دایکەدی قەباتکە شێت و شور تۆ زۆر بە شەرێکی بێسەبریازانی من بێسەبرم خۆت و براکە و قورتان کرد بە تەپڵی سەرما یەڵا بۆ ماڵی هیچ باوکە لە معاملە نازانی تۆ یەڵا بۆ ماڵی باوکە ڕاکەدەی یەڵا ئەمرن نەمێنیە ئەی پارەکەی من کاک محەممەدیان پارەکەی تۆ بەسەر چاو ساچم لای برادێکم کرێخانەکەی خۆت مەزمونە ئەدەمێ بەڵێ بەس تۆ پرسیارێکم هەیە بەڵێ فەرموو سیارە و پێیە ئەرە وەڵا پێمە زۆر باشە کە کرێخانەکەم لای و برادرم بۆ قەرز کردیت ئەگەر عزیێت کێشی لێوی یەکسەر بمبەی بۆ شەماعی بۆ شێتخانە بۆ شێتخانە بەڵێ بۆ ناسەیەک لەوێ هەیە نەوەڵاتم ناوی خۆ منووسم بۆچی خۆشێت نی کاکە تو بەرە وەڵڵا شێتی ئەسڵ دەرەجەیەک هەبێت منم ئەگەر شێت نەبم لە ماڵ هەمبوو سیارم هەبوو عەرزم هەبوو دوکانم هەبوو بە قسەی ژنەکە بۆژم براکەم دوای تەماعی دنیا کەوتم بۆی ئاوام لێ هاتن دەفەرم فەرم ئەتی برد کاک محەممەد لۆ شێتخانەی هەڕێک گوتم گوبڵ لێ خوڕە بۆ شێتخانە حەقی خۆتە کاکە شێتیان کردی مامۆستا هیچ ئایبن نەبوو هاتوو ژیانەشی زۆر باشە دەبە لیان تێکدای ئەها قەناعەت چەند مهمە ئەگە قەناعەتە نەبێ ئاوا لێ مامۆستا توش نییە دەستێم تووڕەش بی مامۆستا زۆر بە قسەی ژنان دەکەی
يعني عيبة بياموي نرم به والله هندك كاتان او هاد بسردي ادي او ژیانە تو تێدا بووی أيوة نيا ئاری والله ئەڵلقەی ئەمڕۆژمان کۆتایی هات تا هەفتەی ئایندە و ئەڵلقەیەکی تازە بەخواتان ئەسپێرم ئەمەش بۆ ئێوە.